ڕاستە هەرێم دیمەنەکەمان بینی منداڵێک بە شێوازێکی زۆر نەگونجاو موبایل بەکاردێنێ و کتێبەکەشی فڕێ دەدات و خەویشی لێ دەکەوێت کاتی خەوتن و کاتی وانە خوێندن و کاتی نان خواردن و کاتی چوونە دەرەوە پشودان هەمووی تێکەڵاو بووە و هەمووشی بە قوربانی شتێکرا بەکارهێنانی موبایل بە تایبەت تێکەڵبوون لەگەڵ خێزانە سەر پشتگوێ خراوە پێ دوایە بەکارهێنانی موبایل چه زیانێکی بۆ منداڵان هەیە بۆ خوێندکاران بەگشتی و کاریگەریەکانی چێ لە قوتابخانە کاریگەریەکانی دەبیندرێت بەڵێ بە تاکید بە دڵنیاییوە لە هەم لە ئاستی کەسی لە قوتابخانە لە خێزان لە هەموو شوێنێک یعنی ئەوەی لاتۆ منداڵ لە جیاتی ئەوەی کە دەرسەکانی مامۆستا لەسەر زاریبی سرود و گۆرانی قوتابخانە سەر زاریبی وشەکانی سۆشیال میدیا لەسەر ینی وەلەو ڕاگەیاندن سۆشیال میدیا چۆرێکە لە ئامرازەکانی پێگەاندنی تاک ینی کاریگەری هەیە بەڵام ناوی بێتە ژمارەیەک هەمومان حەزمانەوە بیکە شتێک ڕوودا تەسویر بکەین بڵاویکەینەوەیان یعنی ئێستا منداڵی ژۆی لە هاتیە ڕۆلی کامێرەمانێک دەبینێ کە چ ڕوودەدا زۆر جار منداڵەیە لە دەستی دەرچە مۆبایل وێنەی ماڵێ بڵاو بۆتەوە یان شتێک دەکاتن لە ئاستی تەمەنی ئەو ڕەوشتی ئەو یان لە ئاستی عەقلی کۆمەڵاتی ئەو منداڵە نییە تەئسیرێکی زۆر خراپ مۆبایل لەسەر ئەم کۆمەڵگەیە مۆبایل ئێستا مەبەست نەزات سۆشیال میدیا و ئەپلیکیشنەکان دەنام پێم خۆشە هەر منداڵێک مۆبایلێکی جاری جارانی لەلا بێتن بۆی بزانین منداڵ لەکوێیە زۆر زارمە دەبینین منداڵ بە تەنها دەی شەو لەگەڕ چێشترا من حەز دەکەم مۆبایلیان لەکەم بیوەز مۆبایلێکی زیرەک نا مۆبایلی جاران مۆبایلی کۆن کە جیلی کۆنەکان لە لامان بوو ینی بێ ئەنترنێت و بێ سۆشیال میدیا لەگەڵ ئەو مۆبایلەمە هەر منداڵێک ئەو مۆبایلی لەلا بێت بەڵام لەگەڵ سمارتفۆن نیمە لە دەست منداڵی کە منداڵ دەتوانێت لایڤ ڕاستەوخۆ لیژبۆنە بدینی زۆر جار سێرشم کردو ینی زۆر جار بەڵێ لە دەتوانێت پرتوگال بدین دەتوانێت ئیسپانیا بدینی بە لایڤ هیدی کۆمەڵێک کلتوری نامۆ دەبینی بە لایڤ ڕاستەوخۆی کۆمەڵێک چەناڵ هەنا ڕاستەوخۆ ئەو کەنار دەریا و ئەو شتانە دەگوازن مەبەستم چییە لەوێ کە مۆبایلی دایە منداڵ تو ناتوانانی 24 ساعت چاودێری بکەیت یەک لەختە بەسە بۆ ئەو یەک سەربڕین یەک کوشتن یەک شەڕەبۆکز یەک دیمەنی نەشیاو بدینی ئیدی ئەو دەبێتە پەروەردەی و هەوڵی ئەوە دەدا دووبارەی بکاتەوە کاتێک چاوی ئەوانیشی لێت هۆشیاری یاسایشی نێوە منداڵە و تەمەشا دەکەین هەمووی چێ مۆبایلی دایتێ دەستی بۆی دانراوە بە سەروتە من 18 ساڵ لێ گوگل قبولی دەکات مۆبایل ئەپلیکیشنەکان داونلۆد گومان ئەوانیش حسابی ئەوان کردووە بۆی دانەوە یان مامی یان کەسێکی لە خۆی گەورەتر زۆر پێگەی نەشای پێ نیشان دەدەم مامۆستا ئاکەم دەنووسێ لەو پێگەی بڕۆ سەیری فلان شت کە فلان شت ینی خەڵکی دیکە ئەپلیکیشن دەبێتە دایک و باوکی کارکتەری ناجۆری ناو سۆشیال میدیا دەبێتە داک و باوی ینی ڕاگەاندن زۆر بە سلبی هاتە پێگەی یەکەم و ژمارەیەکی پەروەردەکردنی ئەو کۆمەلگا کە زۆر خەتەرە زۆر مەترسیدارە